باية لترف قبل موديت وزانا يا بوي هنا سيدمي غنشي لرزانا أشكم كلقل عشق ما طفليك فهيم أشكم كلقل عشق ما طفليك فهيما هوشم كلقل خوش ما بيريك نزانا تجاوي سرشكم وكو إكسيري سهيلا رخساري زردم وكو أوراق خزانة شيخم وردر فصل بهار وقلو قشتا أيامي لقرماي خزان وقتي خزانة أو شيخ بكم مقرك بشمينيا أو شيخ بكم مقرك بشمين مريدا أو ريشة بسردار وريسيك بزانا بحري غزلم پر لدرو جوهر أما غواسي دوي يعني بتعميق بزانا پرداني أما نوكو داني چلتو پرداني أما نوكو داني چلتو بحر موتوا نكوكو قولي مرزانا حسني نزرة أصلي نزر حسني بعصمت صوفي كدكا تركيب إنساني مزانا أو جوهرة نكتة كلنالي ددزن خلق آغينيها أو نكتة أو جوهرة نكتة كلنالي ددزن خلق آغينيها وك آوري بشوقي دزانا. بسم الله الرحمن الرحيم. قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم أحب إليكم من الله ورسوله بڵێ ئەگەر باوک و کوڕ و برا و هاوسەرەکانتان لەلای ئێوە خۆشەویستترن لە خودا و پێغەمبەرەکەی لە شەوێکدا کە وشەکان دەبنە پەیژەی عیرفان لە کاتێکدا کە شەعر و حکمت دەبێتە زمانی دڵ لە ساتێکدا کە هەموو پیتێک دەبێتە دەروازەیەک بۆ معریفەت ئێمە لێرەین تا لەگەڵ مامۆستا ئامان شاشڵەی قوڵ ببینەوە لە شێوازی دەربڕینێ عیرفانی. خۆشەویستان، زمانی تەسەوف و عیرفان لە کولتوری کوردیدا هەمیشە گرنگترین کەناڵی دەربڕینی هەستە عیرفانیەکان بووە. عارفمان زۆرن، شاعیرمان زۆرن، شاعیرانی وەک نالی، مەولەوی، مەحوی توانیویانە قوڵترین مانە عیرفانیەکان لە جوانترین قاڵبی شعریدا دەرببڕن. ئێمە ئەمشەو لە خزمەت میوانە بەڕێزەکەمانە دەمانەوێ باس لە تەسەوف و عیرفان بکەین. هەر بەڕاست تەسەوف چیەوە؟ شەیدایانە عارفان و شاعیرانی ئێمە جوانیان لێ نمایان بووە و توانیویانە بچنە ناو دڵ و دەروونەکانەوە. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵان بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ومێ دەخوازم بابەت و بڕگەکانی ئەڵقەی ئەم شەومان جێی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. زۆر بەگەرمی بە خێرهاتنی میوانە ئەزیزەکەمانەکەم جەنابی مامۆستا ئامان ژاژڵەی یاخوا بە خێر بێ قوربان. سوپاس، ڕازی دڵانتان ئاوادان کردەوە. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا وشفيعنا محمد وعلى آله الطاهرين وصحبه الطيبين. بناوي خواهي بخشندەی میهرەبان، زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستا بیلال کە زەحمەتت کێشە ئەم دەرفەتە دەڕەخسان لەم مایە مبارەکەیە. سپاس بۆ جەنابت و بۆ ستافی بەرنامە، کارمەندان و میدیاکارانی بەڕێزی کەناڵی کوردستان 24
و ئەو بینەرە ئازیزانش کە ئێستا کاتی خۆیان تەرخان کردو و تەماشای ئەم دەمەتەقەیە و گوێ بۆ ئەم ڕازانە ئەگرن جارێکی کە و چەند بارێکە زۆر سپاس. یاخوا بە خێر بێن ڕازی دڵان ئینشاءڵڵا ئەم شەو بە وتە شیرینەکانی جەنابەت نمایان ئەبێ و ڕێک ئەو ڕازەی کە تەسەوف و عیرفان و معنەویەت و معریفەتی عیرفان هەڵی گرتووە ئینشاءڵڵا لە وتە شیرینەکان و بۆچوونەکانی جەنابتانەوە بۆ بینەرانی خۆشەویست نمایانە بێ. با هەر لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەین هەر بەڕاست تەسەوف چییە ماوەسا؟ ئەلبەتە من بەو سوچیە و بەو نەزانی خۆمەوە جەنابەت نقسۆتە بەردەم نواڵەی کێوێکی گەورە کە ئەو کێوە کێوی تەسەوف و عیرفان. تەسەوف با جارێ بزانین وشەکە لە چیەوە هاتووە. زانایان دوو ڕایان هەیە دەربارەی ئەوەی کە ئەم وشەی تەسەوفە بۆ ئەم حاڵەتە لە چیەوە هاتووە. هەرچەند ئێمە ئەم شەو لەم بەرنامەیەدا و خودی تەسەوفیش خۆی وایە کەمتر قسە لەسەر ڕووکەش و لەسەر ئیسمەکانەکە زیاتر ئێمە ئیم شەو ئینشاءڵڵا لە پاڵ ئەم ڕێبازە مبارەکەیە باز لە موسەماکەین واتە لەو بابەتەی کە ناوەکەی هەڵگرتووە. معلومی جەنابتە هەر خۆی زاراوشە بۆ تێگەیشتنی زیهنی ئینسانە لە شتەکان ئەبینی کە بە کەسێک لێرە وترێ سەید لە شوێنی کە پێوترێ شێخ لە شوێنی کە پێوتر و جەناب فەرموو مەولانا لە یەمەن پێوترێ حەبیب پێوترێ مەولەوی مەبەست لە هەموو ئەمانەش کەسانێکن کە لە نەسل و لە سولالەی نەبەوین صلی الله علیه و آله وسلم کەواتە مەبەست مەفهومەکەیە موسەماکەیە بابەتەکەیە. بەڵام وەکو ئەوەی کە بە شێوەیەکی زانستی بگەڕینەوە بۆ مێژووی سەرهەڵدانی وشەی تەسەوف لە زمانی عەرەبیە تەسەوف هەندێک لە زانایان پێیان وایە کە مشتەقەیەکە لە مشتەقاتی زمانەوانی لە زمانی عەرەبیە کە ئەسڵەکەی سەفایە واتە لە سەفاوە هاتووە. سەفاش بریتیە لەو تەوژمە بەرەکەت و فیوزاتەی ذاتی پەروەردگار جەلە جەلالوهو کە دێتە ناو ڕوح و گیانی ئینسانەوە و عالەمێک لە مشاهدەی پێ ئاشناکە کە بە چاوی مجەڕەدە ئینسان ناتوانێت بیان بینێ بەڵکو لە حاڵەتێکی عیرفانیە بەو سەفایە پەردە لە سەرچاوی لا ئەدرێ و هەموو ئەوانە ئەبینێ کە ئینسانی ئاسایی یا خۆشی لە حاڵەتی ئاساییە نایبینێ. دووەم تەسەوف ئەگەڕێتەوە بۆ سۆفە کە ئەسڵیان حەفتا سەحابەی مبارەکی پێغەمبەرن صلی الله علیه و آله وسلم ڕزای خۆیان لێبێ کە ئەم حەفتا سەحابەیە لەوانە بوون کە فەقیر بوون نەدار بوون زۆر دڵسۆزی ئەم ئیسلامە بوون ماڵیان نەبوو خێزانیان نەبوو لە پشتی حجرەی حەزرەتی عایشەوە عەلەیها رضوان الله تعالى عليها شوێنێکیان بۆ دابینکراوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم یا بوونێ لەویا ئەمانەوە ئیتر بە ڕۆژ و بە شەو ئەوە شوێنیان بوو بۆیە کە مەشغوڵ نەبوون بە خێزانەوە مەشغوڵ نەبوون بە ئەولادەوە مەشغوڵ نەبوون بە کاروباری دنیاوە ئەگەر جیهادێک هەبوایە ئەگەر نوێژی جەماعەت هەبوایە ئەگەر بۆ سەردانێکی خێر هەبوایە ما باقی کاتەکانی تریان شەو و ڕۆژ هەمووی لەو شوێنەیە ئەبردەسەر بە زیکری خوا. ئەوانە جلی سوفیان لەبەرا بوو جلی خوریچ کە پارەیان نەبوو نەدار بوون عەدەدیان حەفتا کەس بوو بەڵام لەبەر بەرەکەت و فیوزاتێکە خوا دایە باران بەسەریانە شەی وا هەیە ئیبن تەیمیە ئەڵێ عەدەدیان ئەگەیشتە 400 کەس کەسانی وەکو ئیبن عومەر کەسانی تر لە ئەسحاب کە عەوداڵی مەجلیسی ئەم زاتانە بوون ماڵ و حاڵی خۆیان بەجێ ئێهێشت و ماڵی گەرم و مناڵیان بەجێ ئێهێشت ئەهاتن لەگەڵ ئەم سەحابانەیە شەویانە کردەوە بۆی کە بەرەکەتیان بەرکەوێ. یەک تایبەتمەندیکە لە ئەم ئەسحاب الصوفەوە کە ئەساسی تەسەوفە لە دینی ئێمەیە هەموو ئومەتی ئیسلام خوای تەعالە ئەمرەکا بە یەکەیەکی ئومەتی ئیسلام کە لە خزمەت ڕەسوڵ اللهە بن صلی الله علیه و آله وسلم یعنی خوای تەعالە ئەمرەکا بە هەمومان لە سەلەفەوە تا خەلەف ئاخر کەس لە ئومەتی ئیستیجابە کە لەگەڵ پێغەمبەرا بین صلی الله علیه و آله وسلم تاکە جەماعەتێک کە بە پێچەوانەوە خوای تەعالە ئەمری کردووە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەگەڵ یانە بە و تەحەمولیان کە و چاویان لەسەر لامە بە چاوی نەزەر و لوتف هەڵبەتە و ئیتیمامیان پێ بە ئەم ئەسحاب الصوفەیەن کە لە سوورەتی کەهفە
دلين ابن عباس فرمي تاك آياتك أو آياتي كمدنية أو أنك مين مكين لسر أصحاب الصفات تخاروا كأفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه الله ولا تعد عيناك عنهم ويبي عمر صلى الله عليه وسلم كاتك بيانيان أما هرزيك يعني كهتا الرجل ناقبوا رجل كان شو دانيش لقليانا دوایی دەستی گەورە فەرمی الحەمدولله بۆ خوددا کە ئەمری پێکردم لەگەڵ ئەمانەیە بمێنمەوە و تەحمولیان بکەم کەواتە وشەی تەسەوف لەمەوە هاتووە تەسەوف لە ئەساسی دین کرۆشی دینی ئێمە و هەموو دین تاوان پێغەمبەرە کە یەک دینە لە ئادەمەوە تا خاتم صلی الله علیه و آله وسلم ئەم تەسەوفە ئەم ڕێبازە مبارەکە ناوەرۆک و مەقسەد و کرۆکی دینەکەی ئێمەیە دلیلێکی زۆر بەهێزمان هەیە کە خوای تەعالا لە چەند شوێنە ئیشارەتی پێیەکە ئەفەرمێ وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم باشا كتاب معلومة أو قرآن استكى يشي غير باشا كتاب والسنة ما هي تشبه سنة تصوفة أما وانية أما لا كمية تعمق ويد الدين شو كأيما خوي تعالى كأفرمي باسي البيغمبر أكا صلى الله عليه وسلم وشي ناردو معنا لشو نكشر فرمي هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم كاتي كالين آيات كتاب أو قرآن كخوي تعالى ناردو يتيبو أمة دوام سنة شيء هرشي بتشيتو بسر البيغمبر صلى الله عليه وسلم ما أضيف إلى النبي من قول أو عمل أو فعل أو تقرير أو صفة خلقية أو خلقية أو سنة كواتك علماء دفرون كخوا دفرميه بعث في من الرسول يتلو عليهم آياته ويزكيهم جاية لقصون أو حكمة بس سنة أو تري حكمة هرشي أشياء جغزي السنة أو حكمة أي أم يزكي ما تشيء كاتك قرآن عن بو خوينتوا كاتك بو خوشي فرمايج فرميا بشانيان أداء أي أم يزكي علماء دفرمون أم يزكيهما أم ناحية معنوي وتوجه بركات إلهية كلا أنجام دعاء ولطف نظري حضرتي رسول الله صلى الله عليه وسلم بر أمتك يا كبير لدواي خوشي خليفة كاني وإمام كاني إن جا يك بدوايك هميان خوي تبارك وتعالى للري أوانوا وكو خوي أفرمي إن رحمة الله قريب من المحسنين رحمتي خواهري خواهي كزنية بلام لا بسر محسنة كان أباري وي إنسان أبين الزيق بيتوليان ويك أو رحمتي خواهي تعالى بركبه جاكواتا كجيشي تدرجة عرفان كجيشي تأوبلو باي كخوا الناسي إن جابوا عالمي مشاهدة أجي قيامة بوشوية كوتمان إن للمتقين مفازا حدائق وعنابا يا إن المتقين في مقام أمين لدنياش ها دنيات بو ببهشت وكو هندي لعارفان فرميانا أبي خلشي بهشت تو بلي خلشي فردوس بغي نبن بإيما كإيما لم حالين لدنيايا روكو شمسي تبريزية أفرمي إما زندان من وقلستان وايا أي أبي قلستان من خوي شو قلستان من خوي بس إلى الدنيا هر تلبا كشي تلبا بناوان كشي شيخي مولاناي قورا قربان جان حضرتي جلال الدين الرومي ده فرمي خلشي لا صالك دو ججنان هي إما همو لحظيك من لأحوالي ججناين همو دقيق من ججنا وين الشعريك أفرمي من طرب منم من آواز عشق منا أما أم حالة فنابونا أما كإنسان فناء بروح ضلي لح أحوالك فناء به كبر لمحبته لناسينه لعشقي خداي أما مقصدي عرفانه جيش نبا بليك برزي من دايتي كده المخوي تعالى أما بتبراستي وكوليتك دسبيك كشي زور ضروري بو من قطعنا كم بو ويكا مثلا هابچيننا وبابة علمي وزانستيكي وكا ئەگەر بینەرانی خۆشەویست بۆ کۆڵێ کاتێ ئێمە ئەبینن بزانن کە بەڕاستی خودی تەسەوف چییە و لە چیەوە هاتووە و کە دەستەکان خۆش بێ زۆر بە جوانی و بە وردی ڕوونت کردەوە بەڵام لەم نێوەندەیە کاتێک کە باسی تەسەوف عیرفانەکرێت چۆن من کاتم زۆر نەماوە مامۆستا تقریباً 5 خولێکێکم ماوە بەڵام لەم نێوەندەدا ئەمەوێ باسی شێخ و طریقەت بکەم یانی کاریگەری ئەوان و مەکانەتی ئەوان لەنێو ئەم تەسەوفات چییە دینی ئێمە کەڵێم دینی ئێمە جاری ئێڵێمەوە لە ئادەمەوە تا خاتم کە دین یەک دینە شریعەت جیاوازە ڕاست دینی ئێمە ئەمری پێکردوین کە لە دوو ڕێگەوە ئێمە
دین وەرگین یەکیشیان ظاهرە ئەوەی کەیان باتینە وەیە ئێمە لێرە نمونەیەک هینەوە کە ئەویش حەزەتی موسایە عەلەیهی السەلام کاتێک کە ئەگاتە ئەو عەبدە ساڵحەی کە ناوی خدرە خۆی تەمان ناوی خدر نیە لە سەڵای بەلیایە یەکێکە لە بنەماڵە بەناوبانکانی بەنی ئیسرائیل بەس دواییک و حەدیث ئەفەرمێ لە هەر شوێنێ دانیشت لە پشتیەوە یەکسەر یا سەوزە بوو قوربان عفو بەلیای ناوە خۆی بەڵام کە ناوی خضرە بە بەنی سەوزایی دەشت و دەرەوە کە ئەچێ هەر شوێنە دانیشت سەوزە بوو بڵێ کە ئەوە دوو ڕێی لەسەرەوەیان ڕێیشیان عولەما ئەڵێن پێغەمبەرە ڕێیشی ئەڵێن پێغەمبەر نییە ڕێیشی ئەڵێن زیندووە ڕێیشی ئەڵێن مردووە بە هەر حاڵ ئەوە تەفاسی لە ناچینەوە تەفاسیلەوە ئێمە ئیشمان بەوەیە کە ئەمە ئەگەر پێغەمبەریش بێ حتمما ناگاتە مستەوای پێغەمبەراتی حەزەتی موسا عەلەیهی السەلام کە حەزەتی موسا لەو پێغەمبەرانەکە ئولو العەزمە من جەنابتە خوای تەعالی فەرمێ لەبارەی حەزەتی موساوە ئەفەرمێ اصطنعتك لنفسي ئەم مەقامە گەورەی لەناو پێغەمبەرانە هەیەتی اینجا ئەوەیە کە کەلیم اللهە بەڵام لەگەڵ ئەوەشە لە علمی باتینە کە ئەو تا ئەو لەحظەیە علمی باتینی نەبوو خوای تەعالی ویستی علمی باتینی بە مشاهدە فێرکە فەرمی بوو چۆ بەلای ئەو عەبدەم کاتێک کە چوو کە ئەگەر پێغەمبەریش بێ زۆر لەم خوار مستەوای پێغەمبەراتی ئەوەیە کە چی داوای لێیەکە تكليفي ليك كورم قرب شاكرتي خوت هل أتبعك على أن تعلمني مما علمت الرشدا بيجيش توي لم علمي أو شيء فرمي بمزعت قورية كتوراتي هبو وتوراتي معلومة جنابته لأسمانه وبألواح دابزيو دسي بشري برنكوتوا ولما فن إخوان وسويتيو أم كتاب قورة مباركة كهمو علم الدنيا تيابو وعلم الآخرة تيابو كشي أفرمي إنك لن تستطيع معي صبرا وكيف تصبر على ما لم تحط به خبرا بزانا أما جاري حزتي موسى ورناجيري يشي شكيدا قال لك بيوتر يوشعي كرينون إذ قال موسى لفتاه يوشعي كرينون كلا أو جوليا خزمتي أبوك أيش بيغمرة ويكم لو تسي بيغمرية كالجهاد يعني كردوا لهنا هم بيغمرانا سي بيغمر جهادي كردوا يشي شيان حزتي يوشعي كرينون عليه السلام كخواي تعالى روزي بو حبسكات فتحي قدسك كواتا بمسناية لزماني عربية معلومة جنابته مسناب ودوانا كأجاتا أوي ببيتا كتابي وشاقردي خضر مسنا نامنه يعني يوشعي كرين جاري هاد آمادنية أصلا ببيبة تلبي حزتي خضر أم علم أونا قوري دا إسلامي إيه مشا درجة داري أم دينة مبارك إخوة تعالى سيركي دور ريقمان هي الريقي زاناني ظاهر كعلمان وڕێگەی زانایانی باتین کە مەشایخن بۆیە ظاهر علەمای ظاهر شریعەت ئەگەیەنێ دەم بەدەم مامۆستاکانی ئێمە بۆ یەڵن کاکە لە مامۆستا عیلم وەرگرن کاکە لە مامۆستا ئەم دینە وەرگرن چکەن مامۆستا دەم بەدەم دەست بەدەست قەتعیتیانە هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم مجازن هەتا مەدرسەکە ئیمامی عەلی لە کوفە قەتعیتیانە ئەم یاوێتی بەو ئەو یاوێتی بەو ئەو یاوێتی بەو دەست بەدەست و سینە بە سینە هاتووە ئەمە شریعەتە لەم لاوە خزمەتکارێکی شریعەتەیە کە دیسانەوە طریقەتە كأو مدرسة إنسان أكاب متصوف وإنسان أجينا بعرفان أيش مشايخين إيش ينشيا حديثي قرية لجير شجري الرضوان أو درختي كخوادة فرمي ما مصاحبتك كم كاتمان نما وأجر إجازة بفرمي لرابي وستنين توزع كرتي كيتوا ممنونة باشا بيعت كلابة بيغمر صلى الله عليه وسلم لشوينيكا أو كساني كبيعتي أم بيكر توابون سردمك نماهو إذا إما إيمان من هي ببيغمراتي بيغمر صلى الله عليه وسلم أي شون بيعتي بيبكين داس بداس أم بيعته هاتوا صحابة بيعتي أم بيكردو تابعين هاتون بيعتي أم بصحابة كردو بون بتابعين تابعين هاتون بيعتي أم بتابعين هتا شيوخ تلاميذ هتا هاتوا بو أهلي خلف هتا إما أم مشايخانا مشايخي مبارك كهاتون داس بداس أو لمرشدك أو حتى أقدر دسي بيغمر صلى الله عليه وسلم بوي أو بيعته بيغمره صلى الله عليه وسلم خو بالشيخ نية نخير بلام شيخ وصيتك كدست بريه كبير دسي أيش بر مرشدك وتوا دس بدس حتى دسي بيغمر صلى الله عليه وسلم قطعي ثانية أو باسي مرشدي كامل مكمل لكن بوي طريقة أما إيشكي كتو كاتك أشيب ولاي أم شيخة أم هر أستاذ هر معلم أنكو بم ألين ملا بم ألين شيخ إما بس ما كان إما باسي بابته مسمى أكيد باسي ناوا كان ناكين تو ناوي أني شيخ ناوي مرشد ناوي معلم هرش ناوي شي ليني مهم بأمكس كامل بوبي العالمي معنويات والربانية إنجا جيشت بيت مقامك كخوا دعاي لي ورقري كبرورده بكاد دعاي خوي
بۆی ئەم کەسانی کە ئەڵێن ئێمە موریدین واتە بەیعەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەو معلمی مەلا مامۆستایان معلمی مدرسی علمی ظاهر و شریعەتن ئەم معلمی قەلب و پێگەیاندنی تەسەووف و عرفان. مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم لە خزمەتام شەو ئینشاءالله بە ئومێدەوەی کە بتوانین لە ئەڵلقەکانی داهاتووە حەقی تەواو بەم بابەتە بدەین. زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئومێد دەکەم کە بتوانین بۆ داهاتوو شتی باشتر لە خزمەتانە باس بکەین. بەڵێ خۆشەویستان هەروەک چۆن نالی لەو غەزەلەی کە خوێندمانەوە دەڵێ بەحری غەزەلم پڕ لە دوڕ و گەوهرە ئەمما غەواسی دەوێ یعنی بە تەعمیقی بزانە بەڕاستی تەسەووفی کوردیش دەریایەکی قوڵە و پڕ لە گەوهەری معریفەتە و ئەم دەریایە غەواسی ئەوێ یعنی دڵێکی پاک و ڕۆحێکی ئامادە بۆ سەفەر لە قوڵاییەکانە لە ئەدەبیاتی عیرفانیە و بە تایبەتی عیرفانی کوردیە هەر وشەیەک پەنجەرەیەکە پێم وایە هەر دێڕێکیش ڕێگایەکە و هەر غەزەلێک گەشتێکە بەرەو حەقیقەت وەکەوەی کە چۆن نالی ئەڵێ حوسنی نەزەرە ئەسڵی نەزەر یعنی گرنگەوەیە چۆن سیر دەکەین نەک تەنها چی ئەبینین. بەڵێ خۆشەویستان و ئازیزانم سبەی شەو لە هەمان کات و لەگەڵ ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵان لەگەڵ میوانەکەم بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە خوای گەورە یار و یاوەری گشتدایەک بێ خواتان لەگەڵ ماڵتانەوە.